بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. داوام لذاتی پاکی پەروەردگار چێژ بخاتەوە ناو نوێژەکانمان، چێژ بخاتەوە ناو ئەو تاعەتانێکەوە جێبەجێیان ئەکەین. بەڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ صلوا كما رأيتموني أصلي، نوێژکەن چۆن منتان بینیوە کە نوێژ ئەەکەم. زۆرێک لە عولەما ئەمە تەنها لایەنە دەرەکیەکەی نوێژیان بینیوە، دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن گرتوویەتی و چی خوێندووە و چۆن ڕکوعی بردووە و چۆن سوژدەی بردووە. لایەنە معنەویە گرنگەکەی نوێژی تیا فەرامۆش کراوە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەمر ئەفەرمێ بەوەی وەکو ئەو نوێژکەین، واتە لە خوشوعمانە وەکو ئەو نوێژکەین، لە تەعزیم بۆ خوایە وەکو ئەو نوێژکەین. واللهی ئێمە لە بەردەم خوایە ئەوەستین ئەبێ ئەو دەستانی کە بەرزی ئەەکەینەوە لەو کاتە بیر لە هەیبەتی رب العالمین و عەظەمەتی ئەو کەینەوە، بۆیە بزانین چۆن دەستەکان ئەگرین، چۆن ڕکوع ئەبین لە بەردەم ئەوە، چۆن سوژدە ئەبین. ئەبێ لەم معنایانە تێبگەین. ئەو کەلیماتانەی کە ئێڵێن بە زمانمانە نەیە و ئاگامان لێ نەبێ. ئیمامی غەزالی ئەفەرمێ یەمینی لەغو کامەیە، ئەوەیە کە ئینسان بەبێ ئیعتیقادی فکر و بیرکردنەوە کەلیمەیە بە زمانیا بێ. ئەفەرمێ چۆن یەمینی لەغو لە شەرعا هیچ کەفارەتێکت ناکەوێتە سەر. ئەگەر بێت و بەدەم تا بێت لە خۆتەوە بڵێ بەخوا، ئەمە هیچ کەفارەتێ لە شەرعا ناکەوێتە سەر. تو ئەفەرمێ لە نوێژیشە ئاوایە ئەگەر ئاگاد لە خۆت نەبێ و لە خۆشت بڵێ بە هیچ شێوازێ لە لای خوای گەورە مەقبول نییە. ئێمە پێویستمان بە ڕۆحێکی زیندووە، پێویستمان بەوەیە نوێژێک نەکەین وەکو فلیمی کارتۆن هیچ دڵ ئاگای لێ نەبێ، نە ئەبێ ڕۆحی تیابێ. واللهی ڕۆحەکە بەوە دروست ئەبێ کە لە ئەوەڵی نوێژەکە تا کۆتای نوێژەکەت بەو پەڕی خوشوع لە بەردەم خوایە، بەو پەڕی تێگەیشتن لە تەعزیمی خواوە نوێژەکەت جێبەجێ کردبێ و تەواوی تاعەتەکانی تریشت ئەو شێوازە جێبەجێ کردبێ. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار نوێژەکانمان پڕخشوعکە، تاعەت و عەبدایەتیمان لێ قبوڵکە. یا ربی خوای گیان ئەو دڵەمان کە تووشی غەفڵەت هاتووە پەردەی غەفڵەتی لەسەر لابەرە، ڕۆح بەبەر نوێژەکانمانە بکەرەوە، بەر تاعەتەکانمان بکەرەوە. آمین آمین والحمد لله رب العالمين.